وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. لە دیبێتەکەی پێشووترا کە من لە ئەبتدایە مقدمەکەی شابووم بۆ خاترەوەی وەختم نەبوو مەجبور بووم دیبێتەکەت دابخەم، بۆیە بۆ خاتری ئەوەی کە کەسانێک ئیمکانی هەست ئەم دیبێتە بوێنن و ئەوەی پێشووتریان نەدیبێت کورتەیەک لە مقدمەکەی ترتیمەوە. من ئاوە دەسم پێ کرد کە هەدەفم هەست لەوەی کە تەحلیلێک لە چەند کاراکتەرێکی ڕۆمانی جەنگ و سۆڵحە تۆڵستۆی بکەم. سەبەب و هۆکەیشی ئەوە سەوتم پندێکی پێشینیانی ئینگلیسی هەست کە ئێژێت ئەوەی کە هەمیشە لە لەندەنا زندگی کردگە چوزانەی لەندەن کوێز و لەندەن چییە؟ ئەمە بەو معناسە کە تۆ ئەگەر دنیا نەگەڕیاویت، ئەگەر دووسێ شار بچووکیش نەچوویت، ئەگەر چاوت نەکەوتوێتە پێتەختەکانی وڵاتەکانی تریش، نافەهمی کە فەرقە لەندەن بە عنوانە یەکێک لە مۆدێڕنتەرین شارەکانە دنیا و یەکێک لە کەلان شارەکانە دنیا تەکە شارەکانە تر چییە. بۆ ئەمە تو احتیاجت بە قیاس هەست، تو ئیشی قیاست دەدەساوێت تا بتوانی قیاس بکەین. ئەوەی کە قیاسی نییە تەبیعەتەن بەرداشتێکی نییە. مثال بدەم، ئەکسەریەتە ئێمە مانان وەختێک ڕەوەندە ڕۆشتە فیزیکی خۆمان تەی ئەەکەین، وەختێک وایە دەورانێکا کە پێی ئەژن دەورانە نەوجەوانی و دەورانە جوانی، ئەکسەریەتە ئێمە چوون قبلەن تەجروبەیە پیریمان نەبووگە، دەریافتێکمان لە دەورانە پیری نییە، وەلێ ئینسانە پیرێک ئەگا پێت ئێژێ جوانی حیفە و زود گوزەرە، زوو تێپەڕەوێت، قەدرە ئەم جوانیە بزانە. بەڵام تۆیە کە تەمەنت 17 ساڵە و 18 ساڵە و 16 ساڵە و 20 ساڵە، تەبیعەتەن هیچ سەنگومەنێکت نێوە دەسەوە، هیچ قیاسێکت نێوە دەسەوە تا بفەهمی کە جوانی چ بوو و پیری چییە، تا ئەوەی کە تۆ بەرەبەرە خۆت پێخەیتە دەورانە پیری و ئەوێنیت کە ئەم دەورانە بەدەنە تۆ ئەلا ڕەخمەوەی کە تۆ فکر دەکردێشی فرە عادی وێت و بەدەنەگەش ئینسانێک واسە یەواشی واش جواو ناتۆ، تۆ فەرسوودەترەوی، کەم تەحملترەوی، بەدەنت جواوە فرە کارێک ناداتۆ، فرە کارێک ناتوانانی ئەنجام بدەیت و تەجروبەیەک ئەەکەی لە مەسئلەیەک بەناوە پیری. بەڵام چون تۆ قیاسە پیریت لە دەسانە بوو نەدەزانی پیری یعنی چی، چون تۆ لە جوانی دەست پێکرده بوو. کەواتە لەگرا مەسەلەی قیاس مهمە. ئەکسەریەتە ئێمە مانان لە دەورانە زندگیە کاکە ئەیکەین کەم پێشتێت ورد بووینەوە لە ئەتراف خۆمان، کەم پێشتێت بە دقت و سرنجە بدەین لە کەلامێک کە تێتە دەر لە زوانمان لە مەسائلێک کە تەعقیبیەکەین، و کەمیش پێشتێک کە بتوانین گزارشێکی دروست بدەین لە وەزعیەتە زندگیە خۆمان. هەدەفە دیبەیتەکان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەوە بوو کە بتوانێت سەنگومەنێ با بەدەسە ئێوە و بتوانێت ئیلهام بەخشێ بە ئێوە بکات، یعنی بتوانێت بۆ کەسانێک کە سەرگەردانن، بۆ کەسانێک کە ئەحساسەکەن کە ساڵەتێکیان هەست لەم زندگیە، ناشادن، هەست بە غەمێکەکەن دائیمەن لە ناو دڵیانە بە شوێنە شتێکە ئەگەڕێن، بتوانێت هەوێنێک بێت کە وە کاتالیزۆرێک بێت کە بتوانێت ئەو ئەتفاقە لە وجودە ئەمانە بخە. تۆڵستۆی دێڕێکی زۆر بەناوبانگی هەست، ئێژێت ئەکسەریەتە مردمە دنیا گەرەکیانە دنیا بگۆڕێن یا بیگۆڕن، بەڵام کەس بیر لەوە ناکاتەوە خۆی بگۆڕێت. کەس پەی بە مهمی خۆگۆڕان ناوات. ئەم دنیا ناگۆڕێت تا تۆ نەگۆڕی. ئەم دنیا کە تۆ وایتەیە و ئەم شکڵیە من و تۆ ئەم ساڵە تۆ دروستمان کردگە. ڕەفتارەکانە من و تۆ، هەڵسوکەوتەکانە من و تۆ ئەم دنیای گەیاندگە بە ئیمڕۆ کە ئیمڕۆیەکی تیا بە وجود هاتگە. و من بۆ خاتری ئەوەی کە
ئەم مەسئلە زیاتر بکەم و ئاماژەم بەوە کرد کە ڕۆمانەکان زەمانێک ئەرزش پەیا ئەکەن کە ئەتوانن قیاس بۆ تۆ دروستکەن، ئەتوانن تۆ متەوەجه ئەوە بکەن کە کارکتەرهای ئینسانی هەر کامیان چه خویەکیان هەست، چه اتفاقاتێ لە زندگیانە ئەکەفێت و ئاخرەکەی ئەبێ بەچی و سەمەرەکەی ئەبێ بەچی و نەتیجەکەی ئەبێ بەچی. چون زەمانە عمرە هەر کام لە ئێمە زەمانێکی مەحدودە. تەجروبەکردن تەمامە زندگی تەجروبەیەکی غەیرە ممکنە تۆ بە ئەندازەی تەمام ئینسانەکانە سەرگۆی زەمین بە ئەندازەی تەکتەکە مشکڵاتە ئەمانە زندگیت کردوێت و بتوانی زندگی بکەی، یا تا ئەوەی کە تۆ بێ حاڵیت بوێت مەجالە زندگی تەواو بوێت. ئەکسەریەتە ئێمەمانان کە لە چیرۆک و لە داستان و لە ڕۆمان و لە فیلم تێناگەین، لە ڕوابطە ئیجتماعیشمانە کێشەمان هەست، لە ڕوابطە ئیجتماعیشمانە یا دائیمەن زام ئەخۆین یا ئوسولە نازانین کێ دۆسە کێ دوژمنە کێ ڕەفیقە کێوە دەرد ئەخوا کێوە دەرد ناخوا، کێ ڕەفتارێکە ئیکا ڕەفیقانەست کێ ڕەفتارێکە ئیکا دوژمنانەست مزەورانەست درۆزنانەست. لە تەشخیص ئەمە ئێمە ئاجزین. هەر بۆیە من پێم وایە باسکردن و کردنەوەی سەفەرێکە ئینسانێکی کات، سەفەرێکە ئینسانێ لە زندگی خۆیان ئەیکات، ئەتوانێت سرنجەی ئێوە بە فرشتێک بکێشێنێت، بە ژیانە خۆتان، بە چۆنیەتی هەڵسوکەوتان، چۆنیەتی بڕیاردانتان، حکومدانتان، قزاوەتکردنتان. ڕۆمانە جەنگ و سۆڵح یەکێک لە گەورەترین شاهکارهای ئەدەبیە دنیاست و هەروە کە لە ناوەکەی پەیداست تێکەڵاوی دوو مەقولەیە شەڕ و ئاشتیەتەکە یەکتریا و دوو وەزعیەتێک کە ئەتوانێت ئینسانەکان تیا گیر بکەن، تا شەڕێک نەوێت ئاشتی مەعنا پەیان ناکات، تا ئاشتیەک نەوێت شەڕێک مەعنا پەیان ناکات. ئەم شەڕە سرفەن شەڕە وڵات و شەڕە سەرزەمینێک و شەڕە لەشکر لە بەرامبەر لەشکرانیە، شەڕە ئینسانە لە ژیانە خۆیان بۆ مانەوە، بۆ مەعنادانەوە بەم فرسەتەی زندگی کە هەسی. تەمامە مەسائبێک کە تێتە ناوی زندگیە، تەمامی ئەو حەسرەتانەی کە هەسی و تەمامە ئەو ئیمکاناتەی کە هەسی و تەمامە ئەوانەی کە نێسی چۆن هەڵس و کەوتیان تەکاکە. بزانن لە دەستنووسەکانە ئینسانە ژێرزەویە داسایۆفسکیە کابرا هەڵەگەڕێتەوە و داسایۆفسکی ئێژێت کە ئینسان مەوجودە چەموشێکە، مەوجودێکە کە خۆیشی نازانێت چی گەرەکە، لە قاڵبە هیچ فۆرموڵێکە جەم ناوێتەوە ئینسان. تەمامە داراییەکانە دنیای پێ بدە، ئاخری خۆی مەشغوڵەکە بە شتێکی تر و لە خۆی ئەشێوێنێت. ئینسان بە پێچەوانەی تەفەکورە ئەنگلە ساکسۆنی بە شوێنە مەنافعانیە کە تۆ نمونەهای فرە و فراوانت لە زندگی ئەتراف خۆت و لە تاریخە هەست کە کابرا ئەسڵەن لە بەرژەوەندی یا نەبوو کە بڕواخۆی باوە کوشت و ڕواخۆیە داوە کوشت، حرەکەتێکە کاکە بەرەو تەباهی ئەیوات، جوانی زایە ئەکات، سەروەتی زایە ئەکات، سەروەت لە تەمامە ئەبعادیوە، پوڵ، کەس، قەوم، دەسەڵات، هەرچی شتیە لە بینیەوات و تەباهیەکە. خۆب بۆ خاترەوەی کە من ئەمە بەترح بکەم و پاشان بێمە سەرە ئەوزاعێکە لە سەرزەمینە خۆمانە هەست،
دوو کاراکتەرە هەلێن و کاراکتەرە پێر بێزەخۆف سعیەکەم لە ڕەوەندێکە کە لە داستانە ئەم ڕۆمانە تاقیبیەکەن بەحسی بکەم. هەلێن کەنیشکی کابرایەکە کە من حەقیقەتی ناوەکەیم لەبیر نییە، وەلی ئەم کابرا مشاورە بەزەخۆفە گەورەس، کۆنت بەزەخۆفە گەورەس کە دوای تزارە ڕووسیا سەروەتمەندترین ئینسانە ڕووسیاست. ئەم باوکە هەلەنە ئینسانێکی بەغایەت بێپرەنسیب، جیفەیی، هەلپەرست، چون کۆنت بەزەخۆف مناڵێکی مەشروعی نییە، یعنی لە ئەزدواجێکی قانونیە مناڵێکی نییە، ئومیدوارە کە ئرسیەی کۆنت بەزەخۆف بە ئەو بگات و خۆشکەزاکەی کۆنت بەزەخۆف وە کوڕ و کەنیشکێکی هەست، کەنیشکەکەی ناوی هێلێنە. ئەمە پەتریشا و پێر بەزەخۆف کوڕە نامەشروعە کۆنت بەزەخۆفە، یعنی لە عەیاشیە ئاغایە بەزەخۆفە تەکە ڕەعیەتە خۆیە ئەم کوڕە دروست بووگە و ئەم کوڕە باوکی بەلەخەرا ئەلا ڕەقمە ئەوەی کە مەشروعیەتی نییە عەلاقەیەکی خاسی پێیاست وەی هەنێرێتە فەڕەنسا، لە فەڕەنسا دەرس بخوێنێ. تەبیعەتەن پێر بەزەخۆف ئەزانێت کە کوڕە مەشروع باوکی نییە و ئەزانێت کە لە قانونە ڕووسیا ئێرس ناوات و ئەمیشە باوکە هەلێن ئەزانێت. من ئەم مقدمەوە وت تا بە ڕەفتارێک بگەم تا ئێوە متەوەجه بوون وەختی گەرەکیانە کاراکتەرە ئینسانێکی سوء ئستفادەکەری ئبنە وەختی بێبنەمای بێ ئەخلاق دەربخەن، مەسەڵەن چۆن تۆ لە ڕەوەندە داستانێکا بەمە پێیەوەی وەختێک پێر بەزەخۆف لە میێوانی ئەشرافە سان پەتەرزبورگە شرکەتەکات، هیچ کەسێ تەحویلی ناگرێ، هیچ کەسێ خۆشی لێ نایێت. کابرایەکی جوانە کە ئەدەبیاتە ئەشرافی نییە، دیدگاهایەکی ئیدئالیستی هەست، بە تەئسیرگرتنە لە ئینقلابە فەڕەنسا و بەرخەلافە نەزەراتە قەشرە ئەشرافە ڕووسیە ئادابە زندگی ئەشرافی نازانێت و مەوردە مەقبوڵ و پەسەندە ئەم مەجالسە نییە و ئەلا ڕەخمەوەی کە ئەزانن ئەم کوڕە نامەشروعە کۆنت بەزەخۆفە. ئەم باوکە هەلێنە کە مشاورە کۆنت بەزەخۆفە دائیمەن ئەداتە ناو زەوقە پێر بچووکی ئەکاتەوە و بیری تێرێتەوە کە فەرزەندە نامەشروعە و بیری تێرێتەوە کە لیاقەتی نییە کە کوڕە کۆنت بەزەخۆف وێت و بیری تێرێتەوە کە ئەگەر باوکت بمرێ من یە کارێک ئەکەم، هیچ شتێکیش وە تۆ بگاوە فەقیری نەیدیتە سەر. بزانن ئەم شتانەی کە من وتم و خەریکم نەقلیەکەم، من خەریکم بەعنوانە ڕاوی نەقلیەکەم، دێر بە دێر نایخوێنمەوە، تۆ ئەم شتانەی کە من ئێژمی فقط بە سوورەتە ڕەفتارە ئەوان و قسەکانە ئەوان ئەیبیسیت. مەسەڵەن منم کە ئێژم باوکە هەلێن کە ناوەکەیم لەبیر چووگەسۆ، ئینسانێکی بێبنەمای هەلپەرستی جیفەیی بێ عەسڵ و نەسەبە، ئەمە بەرداشتە منە لە ڕەوەندە داستانەکە، بەڵام تۆ چۆن ئەفەهمی ئەم ئینسانە واسە؟ چۆن ئەفەهمی ئەم ئینسانە واسە؟ بزانە ئەم پیاگە گەرەکیسی ئرسیەیە ئەم کوڕە بخوا کە گەورەترین سروەتە ڕووسیەس،
کوڕەکە کوڕە جوانێکە ئینسانە سادە دڵێکە دارای نەگاهای ئیدئالیستیە گەلێکی دنیا قەشەنگ کات تحت تأثیر شعارەکانە ئازادی و بەرابەری و عداڵەتە ئینقلابە فەڕەنساس ئەم کابرایەکی کەمتارە پیرە و ئەو جوانێکی خامی بێتەجروبەس ئەم ئێشە چۆن بیکاتە زەهنە ئەو کاورا کە ئەم ئاغا مدعیە پوڵە باوکی نوێت حتا شەڕیش نەکا بۆ پوڵە باوکی نێژە ئەم میراتە بە من ئەگا نێژە ئەم باوکە باوکە منە یا حتا ئەم کوڕە تەلاشێ بکە کە نەزەری باوکی بەخۆی جەلب بکات بەجێ ئەمەی کە مشاورەکەی لەسەر خەیر و دووقەرانی پێبا باوکی ئرسیەکی بچووکیشی پێبا ئەگەر گشتی پێنادات تۆ وێنی ڕەفتارە ئەم پیاگەتە کە ئەم کوڕە بوو خاتری ئەوەسە ئەم کوڕە لەحزەیە فکریش نەکاتەوە کە کوڕە ئەم باوکەسە لەحزەیە فکریش نەکاتەوە کە ئەم ئرسیە متعلق بە ئەویش هەست لەحزەیە فکر نەکاتەوە کە ئەم مەشروعیەتیشی هەست داوای ئەم ئرسیە بکات خۆ پەس تۆ وەختێک موقعیەتە خۆت نافەهمی موقعیەتت چییە نافەهمی تۆ لە موقعیەتە وێسیاگی ئێشێ چۆن ڕەفتار بکەی چۆن تۆ ساحێ و ماڵی یا کرێچیت چۆن ئەو دەربارەی بابەی تۆ ئیستە تۆ مەشروعی یا نامەشروعی و مهم نییە بالئەخەرە ئەو باوکە تۆس چۆن ئەو لە تۆ نزیکترە بە باوکت ئەو وا لە کامە موقعیەتە خۆی لەو وەزعیەتە ئەوێنێ کە بە تۆ فەرمان بدات خۆ تەبیعەتەن لەگرا چوون پێر ئینسانەکە کە ئیدالیستی فکرەکاتەوە ئینقلابی فکرەکاتەوە ها بە شوێنە تەعمە زندگی کردنا و کوڕە خاسەیەکە ئەسەن بەمە فکر ناکاتەوە کە ماغا چێکارەس وا ئەخوڕێتە ملە ئەم وا هەرتنتن بە فکرم تێرێتەوە کە تۆ فەرزەندە نامەشروعی کە من یە کارێکەکەم ئەلا ڕەخمەوەی کە تۆ ئینسانە نالایقێکی نەیتە حەدە کۆنت بەزۆخۆفا یە سروەتێکە پێ بکە خۆ شاهکارێکە تۆڵستۆی لەگرا دروستیەکە ئەمەسە تەسویرێک لە سادەگی لە گێژی لە ئیدئالیستیە ئاغایە پێر بەزۆخۆف نیشانەدات و لە کناریە تەسویری ئینسانێک کە تۆ لە ئەوڵ و بە چەند جملە فقط ئەیوێنیت یە ئینسانێکی زرەنگ کات و چووی دەربارەکات کارەکانە باوکە ئەو جێبەجێ ئەکات و ئەتا بەم کوڕادات کە تۆ ئینسان نالایقێکی کە تۆ ئینسانە بێعورزەیەکی کە تۆ فڵانی کە تۆ لیاقەتە ئەمتە نییە و تۆ نافەهمی ئەم کارەی بۆ کرد ئەگەر ورد نەبی تۆ ئەگەر تۆ لەو وەزعیەتە خۆت نەوێنی بزانن پێر تەمین بن بەوەی کە خۆتان لە موقعیەت هایە کە وێسیاگن چەنێ ساحێوە موقعیەتە خۆتانن بزانە پێر حەچوە خۆی نەکردە ساحێوە بزۆ خۆفکە باوکیوێ خۆی بە وارسە ئەم سروەتە گەورە نەئەزانی کە فرەشتێک گەورەیەک بوو دوای تزارە ڕووسیە سروەتمەندترین فەردە ڕووسیە ئاغای کۆنت بەزۆخۆف بوو بۆیە تۆ بە خوێندنەوەی ڕۆمانە جەنگ و سۆڵحە تۆڵستۆی هەر لە ئیبتدای داستانەوە ئەگەر بزانی بە شوێنە چیا ئەگەڕێی دەرسێکی گەورەی زندگیت پێدا موقعیەتە خۆت بزانە موقعیەتە خۆت بزانە و مەهێڵە دیگەران لە موقعیەتە خۆت دەرت بێرن چون ئەو تەماعی حەز بە موقعیەتەکەی تۆ ئەو بە کوتانە تۆ بە لێدانە تۆ بە حەقیرکردنەوەی تۆ تەماعەکە لە موقعیەتەکەی تۆ وەگەرێکی کارێ بکا بە تۆ کە تۆ خۆت بە ساحێوەم سەرزەمینە نەزانی بە ساحێوەم موقعیەتە نەزانی مثالە دەم پاپای ڤاتیکان تێتە کوردەوار بەڵام بە خەڵکی کورد ئێژێت دانیشتوانی کوردستان دانیشتوانی کوردە عێراق
ئێمە بۆچی ئیشی ئیجازە بدەین پاپای ڤاتیکان بە ئێمە بێژێ دانیشتوان؟ ئێمە چۆن مالەکان نین دانیشتوانین؟ ئەم ئەرزە هەنە کێس هەنە پاپای ڤاتیکانە، هەنە خواکەی ڤاتیکانە، هەنە کێس ئەم ئەرزە کە ئێمە لەسەری دانیشتین کرێچینی؟ چۆن کەلەمات معنایان نییە کە ئیجازە ئەدەی کاورا لە مۆقعیەتە خۆت دەرت بێرێ؟ بزانە مادامێ لەم سەرزەمینە کەسێ پێی ناوات بەوەی کە پاپاگەرەکێ تۆ لە مۆقعیەتە خۆت دەربێرێ بە عنوانە مالەکە ئەم سەرزەمینە، تۆ ئومیدێکت بەمە نییە لەم سەرزەمینە ڕەوەندێکی شەست تەحتە ناو مبارزاتە کوردی، کەسانێکیشان بە ناوی وشیارانە کورد و مبارزانە کورد، چون کابرا تەشخیص مۆقعیەتە خۆی نەداگە. چۆن کاورا بە ئێمە ئێژێ دانیشتوانە خاک عێراق، دانیشتوانە کوردستانە عێراق. پس ئێمەمانان حتا ئەگەر ڕۆمانە جەنگە سۆڵحیش بخوێنین، هەر ئەی خوێنین، جملاتێکە تۆڵستۆی خاتە کناری یەکتری، کاراکتەرهایەک کە لە پشتە قسەکردنەکانیانەوە ئێشی تۆ تەحلیلیان کەی، بۆ ئێمە وازەح ناوێتەوە، بۆ ئێمە وازەح ناوێتەوە، نازانین مەبنای ڕەفتارە مەردم چه شەکڵیە، چه نیەتێکی ئێستەکە ئێمە گەرەکیسی چیمان تەکا بکات. پێربەزۆخۆف لە ئاخرین لەحزا کە باوکی خەریکە ئەمرێت ئەگاتە سەر جنازەی باوکی، ئەگاتە سەرینە باوکی نامەیەکی نووساگە بۆ تزارە ڕووسیە و داوای کردگە لە تزارە ڕووسیە پێربەزۆخۆف بە عنوانە مناڵە مەشروع خۆی بناسێت و تەمامە ئەرسیەکەی پێ بکات. پێشووتر کە پێر کوڕ نامەشروع بوو و تەمامە خانەوادە دانیان تێش کردووە کە ئەمە یەک قەران ئرس ناوات و ئرسەکە بە ئەوان ئەگات، پێریان تەحویل نەیەگرت. ئەندامە لە سەری تۆ گەوجی گیجی ئەحمەقی بچوو پێیکارت لەبەرەوەی بتوانن تەماعکەنە ماڵە باوکی و ماڵە باوکە ئەم کوڕە بخۆن و ئەم کوڕیشە ئەحساسکە خارە و خەفیفە و ڕازەکا و باوکی لە پشتە عشقێکی لەحزەیەکی سەکسی ئەحمەقانە تەکە دایکە ڕعیەتە بێ شەخسیەتە بێ خانەوادەیە ئەمی خسکەسەوە. ئەوەی کە پێر لە مەقولەیە سروەتان نجاتە دات مەسئولیەتەکەی باوکتی، باوکی ئەو سروەتە بۆ کوڕە بەجێ تێڵێت و لە زرنگیە ژنێک کە ئەویش تەماعی هەست، چون تەماعی لە باوکە هەلن بڕیاگە کۆمەکە پێر بکات کە پێر بەم پوڵە بگات و بەم سروەتە بگات، پێر ئەگا بە سروەتەکەی باوکی. تەبیعەتەن نەقشەی دووەم دەست پێیەکە، باوکە هەلن ئەم دەحفە نەخشە ئەکێشێت ئێستەکە نەیتوانی ئەرسیەکە بوات و ئەم کوڕە بوو بە کۆنت بزۆخۆف کەنیشکەکەی بدا بە ئەم کوڕە تا بتوانێت لە سەروەتە ئەم کوڕە شەریکوێت دەخل و تەسەڕۆفی تیا بکات و بە حزور کەنیشکەکەی لە ماڵە ئەوانە کارەکانە خۆی واتەڕێەوە. هەلەن کەنیشکێکی جوانە ئێغواگەرە، کەنیشکێکە تەبیعەتەن ئەو باوکە گەورەی کردگە، خەریکە جوانیەکە بە قەوڵێ ڕۆژی دڵی وا پێوە لە کانونە تەوەجوهە تەمامە ئەشراف زادەگان حتا تزاروێت، کوڕبازیەکە کوڕەکان ئەنێتە سەرە کار. کاراکتەرە هەلەن کاراکتەرێکی جەزا بتوانێ بوێت بۆ فرە پیاگێک، بۆ فرە ژنێک، بۆ فرەیەک لە ئێمەمانانێک کە ئمڕۆ لە دنیای ئەمڕۆ زندگی ئەەکەین و فکرەکەین کە زندگی یعنی پێکەنین و لەزەت بردن و خڵخستن و خۆ دەرخستن و لە کانونە تەوەجوها بوون و سرنج خەڵکی بۆ خۆت ڕاکێشان و
بازی کردنەتەکە خەڵکییا و سەرگەرمکردنە خۆ. ئەمە هەلێن ناگەهان تاجوەیە کە قینیە هات لە پێر بۆزەخۆف و محەلی نێنیا ئیستایل کێ بە پێر بزەخۆف لەبەرەوەی بتوانێت پێر بزەخۆف باتە تۆڕ. بارسوورەت لە ئەغواگەریەکە کە لە بزەخۆف یەکەن و بزەخۆف تا ئیستا تەجروبەینەوە بووگە لە عێشقبازی و لە جۆرکردنە ژنە ئەم خۆیە سەپێنێ بەسەریاوە پێر ئەم کەنیشکە ئەخوازێ ئەم ژنە ئەخوازێ ژن کە مێخی ئەکوتێت و بەدەسەڵات ئەگات و ازدواجیشی کردگە و ژنە ڕەسمیە بزەخۆفە شروع کات بە زندگیە گوزەشتەی خۆی ئەم دەفعە بە شێوەیەکی لوکستر و ئەشرافیتر و تەبیعەتەن بە عنوانە تایتڵە ژنە کۆنت بەزەخۆف مەرقوبەتێکی زیاتر پەیاکە. ڕەوەندە داستان وا بە تۆ ئەژێت کە ئەم خانەمە تەڵخ بەخۆی نابزەرێنی دائیمەن وا لە ناوە مەجلسە ڕەقس و پارتیە ئەشرافەکانە سەن پێتەرزبورگ دەربارە تەزارە تەمامە کاری بووگە بەوەی کە لە خەو هەڵەسێت چی بپۆشێت چه ئارایشێ بکات ئەکامە مەجلسە ڕەقس و مەجلسە میێوانی بڕوات. لەگرا تۆڵستۆی خەریکە لە ئافەتێکی گەورەی ئەشرافیەتە ڕووسیە قساکە هەروە کە ڕۆمانە جەنگ و سۆڵح دەقیقن خەریکە ئەم فەزا تەرسیمەکە فەزایەکە لە بۆهبوو هەیە حملەی ناپلۆن بۆناپارتە بە ڕووسیە. زندگیە بێمەعنا و پوچ ئەشراف ڕووسیە زندگیە کە خولاسە بووگە لە وتی و ڕەفتارهای خالە زەنەکی پڕە لە خیانەت تەحتە ناوە عێشقبازی تەمامە کاریان بووگە سۆم میێوانیدان و پارتی چوون و مەسکردن و دانسکردن. بەڵام هەر کام لەم خاندانە ئەشرافە گرفتارە مەسائلە خۆیسی. پێر وا لە شوێنە پەیداکردنە خۆیان هەروە کە پرنس ئەندرەیشی واتیە من ناڕۆمە سەر ئەندرەم شەو گەرەکم لەسەر پێر قسە بکەم. هەرچی کە پێر گەرەکیسی خۆی نزیکە هەلەن بکاتەوە هەلەن زیاتر بە ئیغواگەری لێی دوورەکەوێتەوە تاوەی کە شایعە ئەوێت کە خانمە هەلەن ارتباتی هەستە کە ڕەفیقەکەی پێرا بەناوە دۆلۆخۆف و پێر ئەمەی پێ تەحمل ناکرێت و دۆلۆخۆف دەعوەتەکا بە دووەل پێر تەقەکردنیش نازانێت تا ئیسەیش ئەسڵحای نەگر کەسە دەسەوە بەرحەس بە شانس لە ڕووی ترس ئەو تەقەکە ئەیکات دۆلۆخۆف ئەپێکی و دۆلۆخۆف ناتوانێت پێر بکوژێ بەڵکو دۆلۆخۆف زەخمیەوێ. پێر لەم حرەکەتەی کە کردیە ناڕەحاتەوێ حاڵەتە شێت پێی دەسەدا سەحنە تەرکەکە و شروعەکە بە مەشروب خواردنەوە و مەسکردن تاوەی کە شەوێکیانە لە مسافرخانەیەکە تەکە نەفەرێکی فراماسۆن ئاشناوێت لە ئەندامانە ئەنجومەنە فراماسۆنەری سوالێکەکە لە کابرا ژێت من فراماسۆنەکانە ناسم بەڵام ئەفکاریانم بەدڵ نییە ئێوە معتەقدانە بەخوان و منیش باوەڕم بەخوا نییە چون هیچ دلیلێکی بۆ پەیان ناکەم. کابرای فراماسۆن ئێژێت کە خوا دلیلی نەگەرەک بۆ خوا ئێشێ زندگی بکەی بە شوێنت دلیلا بۆ ئوسباتە خوا مەگەڕە زندگی بکە تا بەخوا بگەی. ئەم خەلەئە کە لە توو لە ئەم زندگی ئاغای پێر بۆزەخۆفە هەست بەعسەوێت کە ماغای فراماسۆنەدا تقریبا تەبدیل بوێت بە ڕەهبەرە معنەویە ماغا
وەماغاچێتە ناوە ئەنجومەنە فراماسۆنەرەکان. بەزۆخۆف حەزەکە بە ناپلئۆن بۆناپارت. ناپلئۆن بۆناپارت سەمەرەی ئینقلابە فەڕەنسا ئەزانێت. ناپلئۆن بۆناپارتێک کە تەحتە ناوە سودورە ئازادیە ئینقلابیە فەڕەنسا خەریکە کشوەرگوشاییە لە ئەوروپا و ئافریقا. هەرەو جۆرەی کە ایالەتە متحدەیە ئەمریکا ئیمڕۆ تەحتە ناوە دموکراسی لیبرالیزم و ئەرزشهای لیبراڵ سڵتەی ئیمپریالیستی خۆی بەسەر دنیا دانیاگە و لە هەر کوێ ئەم دنیا مەیلی بوێت تەحتە ناوە دفاع لە ئەرزشەکانە دموکراسی و لیبرالیزم حملەی پێکە. و تەبیعەتەن عاشقانە ئەم شعارانە فرن لە قسان و قاتە جەهانە فرن، بەڵام بڕۆن لەوانەی وا تەجروبەی بووم بە ئەتۆمە ایالەتە متحدەیان کردگە، بڕۆن لەوانەی وا تەجروبەیە دخاڵەتی ایالەتە متحدە مستەقیمە ایالەتە متحدەیان لە کشوەرەکانیان کردگە، مەخسوسەن ئەمریکای لاتین لە قومارخانەکان و فاحشەخانەهایە کە بۆیان دروست کردگن، لە تاڵانێک کە تەحتە ناوە تجارەتە مەواد مخدر لەسەر زەمینەکانیای کات، لە حکامە فاسدێک کە ئەشێ فاسد ون بەسەر ئەو کشوەرانە تا ئەو کشوەرانە قابلە کۆنتڕۆڵ ون. بڕۆن لەوانە بپرسن، بڕۆن لەوانەی وا شەق سەربازە ئەمریکایی خواردگە بپرسن، ئەوانەی وا بۆیان بە بۆمبەکانە ایالەتە متحدەی ئەمریکاوە کردگە بپرسن، بڕۆن لە جەزایرە مارشال بپرسن، لە جەزایرە مارشالە وسەتە ئۆقیانوسە ئارام کە ایالەتە متحدەی ئەمریکا ئازمایشە هەستەیی تیا کرد و نابودی کرد و مردمەکانیشی تا شعاع 200 مایلی ئاگاهانە ایالەتە متحدەی ئەمریکا خستنیە مەعرەزە ئینفجارە هەستەیی تا بزانێت تەبعاتە من ئینفجارە هەستەیە بەسەر ئینسانەکان چه شکلیە. بڕۆ دۆکومنتەکانی موجودە، بڕۆن لە مردمە جەزایرە مارشال بپرسن ایالەتە متحدەی ئەمریکا شعار دموکراسی لیبرالیزمەکەی چه شکلیە. پێر بۆزۆخۆفیش حەز بە ناپلئۆن بۆناپارتەکە چون بە ڕاهبەرە ئیمپراتورە فەڕەنسەی ئینقلابی ئەزانێ کە هاتگە سودورە ئینقلابکە و هەرواکە لە وڵاتانە ئەوروپاییە فەرش داخەن بۆ حزبورە ناپلئۆن و ئەرتشەکەی، ئەویش معتەقدە کە فەڕەنسەویەکان مردمە متەمەدنێکن و ناپلئۆن ئینسانە گەورەیەکە، تاوەی کە اتفاقە ئەوەڵ لە زندگی ئاغا ئەکەفێت و ئەویش خیانەتە ژنە ئیغوا گەرەسی و دۆیلێکە کە ئیکات و عەزاب و وجدانێکە لەم سەرگەردانیە کە خۆی واتیە و لەم معنای زندگیە کە ناتوانێ بیکات. ئاشناییتە کە فراماسۆنەرەکان بەعاسەوێت کە کابرای فراماسۆن پێژێ زندگی بۆ خۆت مەکە، زندگی بۆ خەڵکی بکە، وەلذا ماغا تەسمیم ئەگرێت کە بێت عدەیەک لە بەردەکانە خۆی ئازادکە، ڕعیەتەکانە خۆی ئازادکە، سروەتەکەی خەرج کات و بەشی کات لە ڕێی شادی مردمە، عەلا ڕەغمە ئەوەی کە شروعەکە بەم کارانە، بەڵام باز مشکڵاتی بۆ دروستەوێ. ڕعیەتەکانیشی لەم ئازادیەی کە ئەیکەن مەشکوکن، بە ئەرباب مەشکوکن، لە محەبەتەکانە ئەرباب مەشکوکن، دزی لێیەکەن، خەنجەری لە پشتەوە لێدەن. بەڵام ئەم ئاغا هەرتەیە مەسیرەکە کار بە جێگەیەکی کێشێک کەسایەکات دڵە ئەو ژنیشە بێریتەوە خانەمە هێلێنێک کە قەرار بوو لێ جێگێ بێتەوە و پیهێریتەوە و بە نەوعێک تەتهیرە ڕۆحیەکی خۆی بکات لە مەسیرێکا کاڕوە. ناگەهان ڕووسیە دووچارە شەڕەتەکە ناپلۆن ئەوێت، وارتەشە ناپلۆن تێتە ناوە خاکە ڕووسیە. بۆزۆخۆف گەرەکیسی بڕوا سەحنەی شەڕ لە نزیکەوە بوێنێت وەڕواتە ناو مەیدانە شەڕ. لە مەیدانە شەڕە بۆ ئەووەڵین بار تەجروبەی شەڕەکە، تەجروبەی شەڕێکە تۆڵستۆی بە باشی بەحسیەکە، نکاتە زەریفێ دەرمۆردە شەڕ ئێژێت کە تۆیەکە ئەگەر شەڕیشە نەدیوێت کافیە بیخوێنی تۆ و فکری لەسەر بکەیتەوە. ئەمەی کە شەڕ تا ئەو لەحزە دەست پێیەکات معلوم نییە کێ بەرەندەست کێ بازەندەست،
تازە ئەو لەحزە کە ئەو تەقەی ئەوەڵین فیشەکتێ دەرئەکەوێ کامە ئەرتەشەی واتە و کامە ئەرتەشە دۆڕێت تازە ئەو دەقیقەسە کە فیشەکەکە ئەتەقێ معلوم ئەوێ هەر کەسێک چەند مەردە هەلاجە ئەرتەشێک کە ئەترسێت لە یەک ئەپاشێت یاوەی کە لە مەیدانە شڕا هیچ قانونی حکوومەت ناکات و ئازادترین ئینسان ئەو ئینسانە سەوا لە ناوی شەڕە چۆن تۆ بە هیچ قانونی ناتوانانی حکومی بەسەر بکەی ئەو ئۆڕەدی وا لە ناوە مەرگە مۆزەخۆف چاوی بە شەڕەکەوێ چاوی بە تیکە تیکەکردن ئینسانەکان و وێرانکردنە سەرزەمین و ڕووسیە بەدەست بناپارت ئەکەفێ مۆزەخۆف نەزەری دەرمەوردە بناپارت نەزەری دەرمەوردە سودورە ئینقلابە بناپارت ئەگۆڕێ وەلەذا تەسمیم ئەگرێت دوای ئەوەی کە ئەزانێت ئەرتش ڕووسیە عەقەب نشینی ئەکات و موسکۆ ئەدەنە تەحویل تەسمیم ئەگرێت کە ببێ بە ناجی ڕووسیە وەکو ئەوەی کە ئەحساسە گوناح بکە وەگەرەکیسی بە کوشتنە ناپلۆن بناپارت ڕووسیە لە دەستە شغاڵە ناپلۆن نەجات بدات لە موسکۆ ئەمێنێتەوە ئەمما موفقە بە کوشتنە ناپلۆن بناپارت نابێت چون ئەو شەوەی کە سوحای ناپلۆن بێتە ناوی شار سەربازەکان هاتکنە ناوی شار بەناوە خیابانەکانە موسکۆ ئەگەڕێ وێنێ مردمی موسکۆ ئیدەیەکیان خەریکی سووتاندنە شارە موسکۆن کە بە ساڵەمینەکە بێتە دەسە بۆناپارت لە جێگەیە کاوێنێ ژنێکی ڕووس ئەگری و ئێژێ مناڵەکەم ناوی ماڵەکە بەجێماگە ئەم هاتگە ڕووسیە نەجات بات ناپلۆن بکوژێت ئەمما مەجبورەوێ بڕوا مناڵێک و کەنیشکێک نەجات بە و لە ناوت دڵە ئاگرا کەنیشکەکە نجاتەدا تێرێتێ دەرەوە هەر ئەو لەحزە وێنێ ژنێکی ئەرمەنی ها بەدەسە سەربازەکانە فەڕەنسەیی و عەزیەتی یەکەن و ئازاری ئەدەن و پەلامارە سەربازەکانە فەڕەنسەوی ئەدات ژنەکە نجات ئەدا وەلی خۆی ئەگیرێت بە عنوانە ئەسیرە شەڕ ئەوەی کە لە ڕۆمانە جەنگ و سۆڵحە فرە جێگەی سەرنجە سەرگەردانی ئینسانەکانێسی خاندانهای ئەشرافی هەر کامیان بە جۆری سەرگەردانن هەر کامیان بە جۆرێ تەعقیب مەسئلەیەکەکەن هەر کامیان جۆرێ خەریکە حەقیقەت و مەعنا پێیاکا بۆ زندگی خۆی دەست و پەنجە نەرمەکە لە ڕەوەندە ڕوتینە زندگیەکە کەوایەتە و سەیرە ئتفاقاتێکە لە ناوی زندگیانە تێت و زندگیان ژێر و ڕوئەکە پس من خەریکم اتفاقاتێکە تۆڵستۆی بۆ پێر مۆزەخۆفی دائەنێت بەڕەسیەکەم مۆزەخۆف ئەگرن و ئیوەنە مەیدانە ئەعدام عدێ زندانی ئەعدام کەن و ئەو شاهدە ئەعدامکردنە هاوزندانیەکانە خۆی ئەوێت کە نەوبەتە بەعدیش نەوبەتە ئەوە نەگرا ناگەهان جەهان دنیایە مۆزەخۆف تەواوەوی وا لە یەک قەدەمیە مەرگە چین چین دەسە دەسە ئەوەن ئیعدامەکەن و دەستەیە بەعدی ئەوە تەبیعەتەن تەجروبەیە ئەم مەرگە تەجروبەیەک حەقیقەتێ بە عنوان مەرگ لە نزیکۆ لە بەرچاوە تووە کەسێک کە ئەو لەحزە زێنەگە لە پاڵە دەستا هەناسە ئەکێشێ ئینسانێکە بە تەمام ئومید و ئارزوەکانە وەکو تۆ ئینسانێکی تر ئەنەوێ لە پەلی ئێوە ئەوەسەتە و قەیدارێک و چوار فیشەکی لێدەن و کاوراکوژن هیچ ئیمدادێکی غەیبی هیچ دەستێکی غەیبی ناتوانێت تۆ لەم حەقیقەتە دەرکا و تۆ بە تەمام مەعنا تەجروبەی مەرگەکەی تەجروبەیەوەی کە دەرفەتێکی تر نامێنێت و زەندگیکەی لە دەقایقە زەندگیە کە تەنەفرت لێ کرد لە دەقایقە زەندگیە کە ئەتسووتاند لە تەمامە لەزەتەکانێک کە ئەتوانی لەم دنیا بیوەی لەزەتهای سادە لە سەڵام عەلەیکردنێکی سادە لەگەڵ دوکاندارەکەی سەر کوچەتان لە تەماشاکردنە هەنگاوەکانە پێت وەختی بەسەر خاکە ڕوا بڕێوە گوێدانە بە خشە
قەدەمەکانت لە ناوە گڵاکۆنە بۆی خاک تەماشاکردن ئاسمان کە ئەم مەواجهەتەکە مەرگا تۆڵستۆی لە تیکە تیکەهای سەحنەیە شەڕا بۆ قەهرەمانانی یەخورقێنێ چێ بۆ ئەندرە کە لە شەڕە ئەووەڵا پەرچەمدار ئەوێ وەزەخمیەوێت چە بۆ بزەخۆف ئنگاری کە ئینسان ئەمرێت و زێنەگەوێتەوە ئینسان چەند مەرحەلە لە زندگیە دوونا و دوونەوێ بۆیە تۆ لە تەعقیبە ئەفسانەکان و ئەساتیر و ئوستورەکانە جەهان بە فینیکس ئەگەی بە قەقنەس ئەگەی بۆ باڵندەیەوە عاشق خۆرە و بەرەو خۆر ئەڕوات و ئەسووتێت و سەل لە نیوەیان لە خۆڵەمێشانە خۆی هەڵەسێتەوە یا شتێکە لە قودەمای ئێمە پێیان وتکە دوونا و دوون بوون ئەوەی کە ئینسان جارێکی تر لە تەی حیاتە خۆیە ئەمرێت و زێنەگەوێتەوە قۆناغێکی ترەوێنێت تەوەلودێکی دووبارە پەیاکات ڕەنۆسانسێک بەسەریاتێت ئەکسەریەتە ئێوەمانان لە تەعقیبە تاریخە ئوروپا هەن بە شوێنە ئەوەی کە عەسرێ کەس بەناوە عەسرە بازاویەش عەسرە ڕەنۆسانس بەڵام گشتتان هەن بە شوێنە ئەوەی کە بۆ لە وڵاتانی خاوەرمیانە ڕۆنەسانس نەبوو کەی ڕۆنەسانس ئەبێ بەڵام ڕۆنەسانس لە هیچ کام لە ئێوە اتفاق ناکەوێ شاید اتفاق کەوتگە و تۆ هیچ وەخت نەتفەهمیگە کە مەشیایە بە عنوانە ڕەنۆسانسێک هەڵت گرتایە باشوورات وەزەخۆفتەکە مەرگا ڕوبەڕوو ئەبێت ئەمما ئەعدامی ناکەن وەی خەنە ناو زندان لە زندان تەکە ڕعیەتێکی پیری ئەرتەشیاش ناوێت لەگەڵ یەک شت خێری مهمە کابرا ئینسانێکی بسیار با تەجروبەس بسیار ئەهلە زندگی و میهرەبانە سێوزەمینەیەکی پیشیاگی وا پێ تێتە بەرەوەی ژێزانم برسی تەنانە نەخوارگە بێ بابە یەک و نان بخۆین سێوزەمینەکە کاتە دوکتۆ پێر کە برسیەسی تەبیعەتەن ئەشراف زاوگە تەبیعەتەن گەورەترین پوڵدارە ڕووسیەس نەخواردەگنیەوە لێ برسیەسی شروعەکا وەکو جاران کەنانیە خوارد وە پەلەپەل چناڵەکەیە کردناوە دەوریەکا و هەرچێ لە بەردەمیا بوو ئەی خوارد شروعەکە قەپ کاتەوە قەی سێوزەمینەکە بیخوا ئێژێ پەلەمەکە وانە لە سەوا لە گیرفانی تۆزە خوێ دەرتێرێ خوێ کاتە قەی سێوزەمینیەکە و ئێژەی سە تیکە تیکە بیخۆ خاس بی هەجووە با لەزەت بووی لە تاوەکەی ئەمە توانێ ئەستەعارەیەک بێت لەوەی کە پێر وەختێک سێوزەمینیەکەوە ئاخوات ئەوێنێ هیچ تەعامێکی لە زندگیە بە ئەندازەی ئەم سێوزەمینێ خۆشتام نەبوو بە لەزەت نەبوو کە خواردگیسی تا ئیستە تەجروبەیە خواردنە بە لەزەت وای نەکردگە ئێمە لەسەر لێ شێواویمان هەرم دیمەنە سادە کە تۆڵستۆی تێرێتی لەم ئاشنایە ناو زندانە تۆ بەمە ئەگەیەنێت کە ئێمە لەسەر لێ شێواوی خۆمانە لەسەر قاڵکردنە خۆمانە لەمەی کە دائیمە نێژی نیاگیانە شوێنمان لە هەڵسو بنیشت و مراودات و بیرکردنەوە دەرمەوردە ژیانە خۆمان و نان خواردن و دەرچوون و قسەکردن تەکە کەس و کار و دۆست و ڕەفیقمانە هیچ لەزەتێ ناوەین ئەژی وان وە شوێنمان ئەسەن بۆ گەس و خەسیسەی دنیای ئەمڕۆ کە من لە دیوەیتەکەی دەریاچەی یەخاوتم لە دیوەیتەکەی ئەسپەتووری ناوتم ئەژی کێبڕکێز تۆ لە حەچێ لەزەت ناوەی وەلی حەچی شتیشە هەسەت برات هەست خۆشکت هەست ئامۆزاگت هەست خاکت هەست ماڵت هەست پوڵت هەست نانت هەست
وەێ ئەو تامەی نییە تو دائیمەن وایتە شوێنی شتێکی ترە خواردنیش تر کە تامی لەمە خۆشتر بێت ژنێکی تر کە تامی لە ژنەکەی خۆت خۆشتر بێت خاکێکی تر کە لە خاکەکەی خۆت قەشەنگتر بێت دائیمەن وایتە شوێنی دانەیەکی ترە ڕەفیق کوڕێکی تر وا لە ڕەفیق کوڕەکەی خۆت خاستر بێت شوویەکی تر وا لە شووەکەی خۆت خاستر بێت دائیمەن هەڵتەی بۆ چون ئەسڵن مەجال نادەی بە خۆت کە تیکەی سێوزەمینی خوێی پیا بکەیت و بخێتە ناوی دەمت و بیهەجوی و لەم لابیوەیتە ئەولا و زوان بە دەورە ئەم سێوزەمینیە بێت و بڕوات و تامە ئەم سێوزەمینیە بە تەمامە محتەوای وە بدرێت لە بۆزاقت دەمت تۆ و لیکت دەمت تۆ هەست بەم تامە بکەیت و یەواش معدەت فێرە سەبر و تەحمل بکەی و مەجال بدەی بە دەمت تەمامە تێستەکانە ئەم خۆراکە بگرێت و دوای ئەوەی کە باشێ هاڕیت بینیتە خوارەوە. کتاوە زندگی ئێمەمانان کتاوێکی قەتووری نەخوێنریاگە هیچ کام لە ئێمەمانان یەکترمان نەخوێندگەسۆ هیچ کام لە ئێمەمانان فرسەتماندانن یاگە یەکتر بناسین هیچ کام لە ئێمەمانان لە هیچ بەشێکی ئەم زندگیە وەختمان بۆ خۆماندانن یاگە فقط کەوتکینە ناوی کێبڕکێت دەرەچین نازانین بۆ پوڵمان هەست نازانین بۆ پوڵمان نییە نازانین چۆن پوڵمان دەراورگە نازانین بۆچی دەرنایێت نازانین بۆ دەسەڵاتمان نییە نازانین بۆ دەسەڵاتمان هەست نازانین چیمان گەرەکە لەزا پێر لەم دەورانە کە خەریکە ڕەنجەکیشێ ئەسیرە ساردە برسیێسی تەجروبەی مەرگی کردگە کوشتیان وەزێنک بووگەسۆ وەلی ئەم دەفعە فەقیر ئەم دەفعە ئەسیر لە ئەسارەتا ئەحساسە ئازادیەکە وەلی ئەوسا لە ناوە کاخێکی گەورە و کۆنت پێر بزەخۆف گەورە بوو دوای تزارە ڕووسیە سەروەتمەندترین ئینسانە ڕووسیە بوو ئەحساسی ئەسارەتیە کرد لە کاخەکەی خۆیان تەنیا بوو عالەم و ئادەم گەرەکی بوو نزیکی بێت و لە سادگی ئەم ئینسانە سوء ئستفادە بکە کەس محەبەتەکانی تێنەیەگەی بە خەروار پوڵی بدایە بە خەڵکی قەپیانەگرلی بەجێ ئەمەی بە شەلاق بدا لە ڕعیەتەکانی ئازادە کرد ڕعیەتەکان مەشکوکەون ئەو بووە شەلاق لێمان نادا حتمما نیەتێکی ئەسوە شەلاق لێمان نادا حتمما گەرەکێ کارێکمان پێ بکە وەلێ لە وەختە ئەسارەتە لە وەختێک کە کاخی نییە و پێربزخۆف نییە و کالسکەیەشی کە ئەشرافی نییە و لەباسە فاخر زەربەفتی لەبەران نییە و کەس و ئەنگوس نیشانی یەکتری بدەن بێژن ئەمە ملیاردەرە ڕووسیاس لە ناوە سلولێکا بە لەباسێکی چڵکنی بۆگەن دانەیە ڕعیەتە ئەرتەشی ڕوویتەیەکایژی ئەرباب تۆ ئەربابی دیارە پێتا ئەربابی پێ خاسێکی سەگەکەی من ئینسانە میهرەبان ئەناسێت تو ئینسانە میهرەبانێکی بۆی سەگەکەم تێتە باوەشە دەسەوالە گیرفانیە بە ئەندازەیە سەروەتە ئەو سێوزەمینەیەکی هەست لەو وەزعیەتە سەروەتە ئاغایە بە زەخۆف ناتوانێت سێوزەمینیە بسێنێت ئەو سێوزەمینەکەی کاتە دوو کتۆ بەشە ئەو ئەدا لە جێگەیەکە خوێنتمۆ بیل گەیتس لیان پرسی و لە خۆت پوڵدارترە دیگە ئەوێ تۆ حکایەتەکەی حاتەمە تایی ئاخر وتیان لە حاتەمە تاییان پرسی لە خۆت پوڵدارترە دیگە سەخیترە دیگە وتی بەڵێ وتیان چۆن ئێمە نەمان بیستکە کێ وتی ڕۆژێ 140 دانە حوشترم سەر بڕی بوو بیکەم بە قوروانی و بیدەمە فەقیرەکان 140 حوشتر خۆم هاتمە بیاوان خەریک بووم ئەگەڕیام دیم پیلە پیاگێکی چەمیاگ
خەریکە دڕکەکەنێت دڕکەکەنێ کە بیوا بیفرۆشێت لە جێگەی هێزم نانێکی پێ دەربێرێ وتم پیرە پیاک بۆ ناڕۆی لەسەر سفرەی حاتەمی تایی دانیشی و خۆت لە مەشەقەتە ئەم کارە ڕزگارکەی لای کردو وتی هەر کەسێ نان لە دەست خۆی ئەخوات لە بازووی خۆی ئەخوات من نەتە حاتەمە تایی ناوات منەوە ئینسانمە لە خۆم پێ سەخاوەتمەندتر بوو بیل گەیتس لێ پرسن ئەرێ تۆ لە خۆت پوڵدارترە دیگە لە خۆت گوساخترە دیگە بیلگەی جوابەدا تۆ بەڵێ من زمانێک کە کارەمە کرد و مایکرۆسافتم نەبوو قرار بوو مەموریەتێکی کاری بڕۆم چوومە فرودگا کوڕە ڕۆژنامە فرۆشی ڕۆژنامەیە فرۆشت ڕۆژنامەیەکی بەدەسەوە بوو من خەریک بووم تیترە ڕۆژنامەکەیم ئەخوێند و ڕەشپێسێ بوو مناڵێ بوو وتی ئەو ڕۆژنامەتە گەرەکە وتم ئەرێ وەلێ پوڵی وردەم پێ نییە وتی میێوانی من بە $2 بوو وتم ڕۆژی شەنێکە ئەرەکەی وتی $12 وەلێ میێوانی من بە ئەگەر اشتباه نەکەم یا $2 کارەکەم شتێکی ئاوا ئەو کارەکەی منە بیوە قەی ناکە وتی سوتفە دووبارە ساڵی بەعدی هاتمەوە هەمان اتفاق لەگەڵ هەمان کوڕە بۆم کەوت و دیسانەوە من وردەم نەبوو ئەو ڕۆژنامەکەی خۆیدا بە من گوزەشت ساڵها گوزەشت و من بووم بەم بیل گەیتسەی کە هەم دام ئەو کابرامە بۆ پیاکەن تەبیاتەن بگە بە پیاگێکی گەورە و کرێ کارێکە و وتی کابرایان پیا کرد هاوردیان لە دەفتەرەکەم هاتە ژوورە و تەماشایەکمی کردوتم ئەم ناسی تۆ وتی بەڵێ وتم چۆن وتی من 2 جار ڕۆژنامەم بە مەجانی بە تۆ داگە وتم ئیستە تۆ چیت گەرە کە تا من مستەغنیت کەم من ساڵانە $16 میلیارد کۆمەکەکەم و کشوەرانە ئەفریقایی چیت گەرەکە وتی هەرچیەکەم گەرە کوێم دەیتێ وتم ئەرێ وتی حتا تەواو سروەتەکەت وتی نەمتوانی بێژەوەری نەمتوانی بێژەوەری وتی ئاغا تۆ ناتوانی هەرچیەکە من گەرەکمێ بمدەیتێ ئەو ڕۆژنامە کە من دام بە تۆ تەمامە سروەتە من بوو تەمامە دەرامەدە ئەو ڕۆژە منە بوو دام بێت من لە تەمامە سروەتم گوزەشتم بۆ تۆ ئەگوزەری نەگوزەشت ئالە گراسە کە تۆ ئەفەهمی لەم لەختەی ڕۆمانە جەنگ و سۆڵحە بەشکردنە ئەم سێوزەمینیە لەو وەزعیەتە موسکۆ گیریاگە داگیرکریاگە ئازوقەیتیانیە خۆراک دەست ناکەوێ سەربازە فەڕەنسەویەکان خۆیان نانیان نییە بیخۆن ڕعیەتێک کە ئێشێ قینی بێ لە ئەرباب وەخت پیا بووگە کە ئینتقام بسێنێتەوە لە ئەرباب ئەم ڕعیەتە ئەوەنە دڵی گەورەس تێتە بەرەوە ئەو سێوزەمینیە سەدەن بەرابەرە ئەرزشە سەروەتەکەی بە زۆخۆفیەس ئێکاتە دووکتۆ کوتێکی ئەدا بە زۆخۆف بیخوا ئەو تامە سێوزەمینیە تامە عشق ئینسانە بە ئینسان تامە محەبەتە ئینسانە بە ئینسان کە ئینسان ئەتوانێت لە سەختترین لەحەزاتە زندگیە گەورەترین شادی بواتە بەردەم ئینسانەکانی تر بە کارهای بچووک بە بەخششهای بچووک بە ڕەفتارهای بچووک ئەمە بەغایەتە زندگیە گەورە پێر لە بۆحبووهەی ئسارەتە لە بۆحبووهەی شەڕە هەم بە ئازادی ئەگات
هەم بە سۆڵحەکە. بۆ ئەو ژیانە سەرگردانە کە بووی دوای ئەوەی کە ناپلئۆن مسکۆ بەجێ تێڵێت و ئەمان بە ئەیوانە ئەسیری شەڕ ئەوەن و دۆلۆخۆفێ کە لە دوێلا لەسەر هێلن پێر دایلی بیکوژێت ئیستە لە کاتە ئێسارەتە تیمە پارتیزانیە دۆلۆخۆف دنیزۆف حملە ئەکەن بە تیمەکەی سەربازە فەڕەنسەویەکان و بزۆخۆفیان گرتگە و دۆلۆخۆف پێر بزۆخۆف نجاتەدا لە کاتێکا لە سەرما خەریکە ئەڕچێ لە برسیەتیا خەریکە ئەمرێ و دۆلۆخۆف پێر بزۆخۆف تێرێت و ئیگەێنێ بە جێگەیەکی ئەمنەوە بە ماڵەکەی خۆی. تەقابڵێک کە تۆڵستۆی بە حەزەرێک و تۆی ئینسانی پێ ڕوبەڕوو ئەکات و کە سنوورە نێوانە خاسی و خراوی سنوورێکی ناسکە ناتوانی بە قەتعیەتە تەواو کەسێکەیتە شەیتان و ناتوانی بە قەتعیەتە تەواو کەسێکەیتە فرشتە. شرایط دەرئەخا کە ئینسانەکان چ شکڵین چون ئینسان ماشین نییە. و ئەمە شرایطە و شرایطە شەڕە کە هەمبەستەگی لەناوە دڵە مەردەمیشا دروستەکە، دڵتەنبوونە بۆ زندگی دروستەکە. لە سووریێ ناو شەڕە ئامارە خودکوشی سفرە، وەلێ لە ئوروپای ناوە ئەمنیەتە، لە دانمارکە مرەفەحترین کشوەرە دنیا ئامارە خودکوشی بێدادەکە. بەزۆخۆف عاشق ناتالیا بوو، عاشق ناتاشا بوو. ناتاشا هەر لە ڕۆژە ئەوەڵ و عشق پێر بوو. ئەمە پێر نەی ئەزانی بیدری دەرهەمە ئەحواڵ خدا با او بود او نمیدیدیش و از دور خدایا میکرد. ئەو کەوتە ناوە ئێغواگەریە هێلن کە ژیان ئەتوانێت شتێکی تری شوێت، حەسەکانە من شتبایژێت. ئەم سەروەتم منە مەجالێک بە منەدا کە بۆ خۆمی خەرجکەم. لە زاویزە دنیا لەزەت بووەم، لە بەدەنە ژنە ئێغواگەر لەزەت بووەم، لە ژنێوا سەرنجەی سەدان پیاگ بەخۆی ئەکیشێت لەزەت بووەم، لە ژنێک بازیگەرە لەزەت بووەم. بۆیە هەر لە ڕۆژە ئەوەڵ و گوێی نەدا دڵخۆی. زاتی نەبوو بە ناتاشا بێژێ خۆشتم گەرەک، فکری نەکردو ئەم خۆشگەرەک بوونە ئەو تەئسیرە ئەمیقە ئەکا لەم ئینسانە کە دوای ئەوەی کە بە ئارامشەگاد ئەزانێ وجودی بە هەبوون عشقێک لە نێوانە عشقێکی پایدار لەگەڵ ئینسانێکە دامرکێتەوە و معنی پێیا ئاکا زەندگیەکەی کە ناتالی ناوە، ناتاشای ناوە. و لە ئاخر ڕەوەندە شخصیەتە بەزۆخۆف لەگەڵ ناتالی ازدواجەکە. پێر بەزۆخۆف لە دۆرانە زندگیان ناوەم ڕۆمانە چەندین مەرحەلە ئەمرێت و زێنەگەوێتەوە، دوو ناو دوو نەوێ، تا بالئەخەرە معنیە زندگی ئەکاتەوە، تا بالئەخەرە بۆ زندگی خۆی معنی پەیدا ئەکاتەوە. ئەو تێت ڕووسیە نەجات بدات بە کوشتنە ئیدەکان خۆی، بە کوشتنە ناپلئۆن. ئەو فکریە کرد ئەمڕۆ ڕووسیەوا لە ناوە ئاگرا چون ئەو فکریە کرد انقلاب و ئیدەکانە انقلابی فەڕەنسە واجبە لە ڕووسیە اتفاق بکەفێ. وەلێ وەختێ لە نزیک و سەمەرەکەی دی خۆی مقەسر زانی. سەمەرەکەی دی کە خۆی مقەسر زانی و گەرەکی بوو خۆی حەلی کات، خۆی جێبەجێ بکات. بۆیە چوون ناپلئۆن بکوژێت وەلێ دەسە سەرنوشت
دەس زندگی نجاتە ئەوی وەمانەوەی بە زەخۆفی بۆ ئەوە دانابوو لە موسکۆ کە کەنیشکی مناڵ رووسیە لەناوە ئاگرا دەربێری بەنەوعێک ئاڵێندەی رووسیە لەناوە ئاگرا دەربێری. بەجێ ئەوەی ناپلئۆن بناپارت بکوژێ کەنیشکێکی لەناوە ئاگرێکان نجاتدا، ژنێکی لە تەعەدا و تەجاوز نجاتدا، رووسیە ئەمانە نەماودە رووسیە بوون نجاتیدان و خۆی لە زندانە بە سوڵحەکەی لە ئەسارەتا بە سوڵحەکەی. لە کەنارە ئەمە تۆ یە شەخسیەتێکت دەست لە هێلن کەنیشکێکی زەریفە، کەنیشکێکە لەم قودرەتە زەرافەت و ژنانەگیەکەوا لە بەردەسیە لەزەت ئەوە کە ئەستفادە بکە. ئەم زەریفێ وەسە تێخ وەسە شمشێرێک لە دەسە ئینسانێکی مەسا، هەمە توانێ لە خۆی بدات، هەمە توانێ لە خەڵکی بدات، کە هێلن بە ئەم قودرەتە جوانیە، بە ئەم قودرەتە زەریفیە لە فەزایەکا کە بۆی مهەیا ئەبێت خەریکە مەلەوانی ئەکا لەم گۆمە. ئەلبەتە خامە، ئەلبەتە بێت تەجروبەس، ئەلبەتە خۆی داگەسە دەسە حەوەسەکانی کە لە کانونە تەوەجوهاوێت، بەڵام لە دوژمنانێکەوانە کەمینە کە مهمترینی دەروونە خۆیسی خەبەردار نییە. بێپرەنسیپی، بێ ئوسولی، فرسەت تەڵەب بوون، لەزەت تەڵەب بوونە هێلن کە من ئێژمی و هیچ کام لەمانە تۆڵستۆی نایژێتی. تۆڵستۆی ڕەفتارەکانە هێلن بەحسەکە لە ئەرتباتاتە جنسیەکە کە ئەیگرێت، هەر چهرەیەکی جەزابی پیاگانە کە لە ناوی مەجلیسێکی ئەشرافیە وێنینگەرێکی بیوا تاقی بکاتەوە. لە تزار رووسیە ڕابطەی جنسی هەست تا ئەشرافزادەگان ڕێز و درۆشت و عەلا ڕەقمە ڕەفتارە بەزەخۆف لەگەڵیە، ئەو خەریکە ئەسپە مراو دەخۆی ئەتازێنی. کانونە فەسادە ئەم خانمە ئیغواگەریەکە کە هەسی و نەمایشێکە کە لەم ئیغواگەریە بە ژنانێکی تری رووسیایی کات و نازانێ ئەمە دەقیقەن خەتەرناکترین وادیەکە خاچی تێخستەگە. ئەم حرسە، ئەم وەلەعە شەهوەتە لەم ئەرزابوونە هەوەسە خۆیە لەوەی کە لە ناوە ڕەقابەت و ڕەکەبەرایەتیە ژنانە ئەشراف رووسیە ئەوێت و ماویێ حەسەد و ڕەشکە ئەوان کە من دەسم بە فڵانە کەس و بە هەر پیاگێک کە مەیلم بوێت ئەگات و ژنە پوڵدارترین فەردە رووسیەم دوای تزار و تەکە تزاریشە ئەخەفم و تەمامە مەجالس ئەچم و دائیمەن وامە لووتکە ناگەهان لە ئیدامەی ئەم زندگیە خۆیە کاری ئەکێشێت بەو لەحزەیەی وا زەنگە بەدناوی ئەزڕێت لە ناوە سەن پەتەرزبورگە و ئەم دەفعە وەختێ بە سکت دووگیان ئەڕواتە ناوە مەجالسە ژنان سڵاوە هەر پیاگێک و هەر ژنێک ئەکات جوابی نادەنەوە. و ئەم خانمە بۆ خاتری ئەوەی کە ئەم مەسیرە ئینحتاتە گرکێسیە بەرەو تەواوی کات و لەم بێتەوەجوهیە ئیتر ناتوانێ زندگی بکات و ئیتر شەخصیەتێکی نییە خودکوشیەکە. ئەمە نەوعە کارکتەر پەردازیە ئاغایە تۆڵستۆیە لە ناوە ڕۆمانە جەنگ و سوڵحە. ورد بوونەوە لە دەوروبەرتان بزانن چەند نەفەر لە ئێوەمانان پیێرن، چەند نەفەر لە ئێوەمانان هێلنن، چەند نەفەر لە ئێوەمانان نەتەشان. ئەمە گەورە بکەنەوە لە تەواو حەوزەهای زندگیە، لە تەواو بەشبەشە زندگیە. ئەو وەختە ئەفەهمن تا ئەم دەقیقە زندگیتان نەکردگە.
نوع ڕفتارتان تەکە دایک و باوکتانە، نوع نگاهتان بەسەر زەمینتانە، نوع نگاهتان بە دەسەڵات و بە زندگی اجتماعیتانە، نوع نگاهتان بە زندگیتان و معنایە کە گەرەکتانە بە زندگیتان بیکەن. ئەکسەریەتە ئێمەمانان لە خەو هەڵەسین، وایە کێبڕکێ ئەوەی کە شغڵێکمان بێت و پوڵێکمان بێت و نازانین بۆ زێنگین، نازانین گەرەکمانە چی بکەین. یەک دایک و باوکێکی ئرسیمان هەست و یەکسری ڕەفتارە تکراری تەکی یەکتریاکەین و سەلام عەلەیکم و تا ئیسە بوحرانمان مەچاونە دیگە، تا ئیسە دوو بوحرانە دروستەساوی خواردگەسە زندگیمان، تا ئیسە دوو شەڕە دروستەساوی یەخی پێمان نەگرتگە، تا ئیستا تەجروبەی بتەوکردنە زندگیمان تەجروبە نەکردگە، تا ئیستا نەمان فەهمیگە مەسائل وردە زندگی چێشەکڵین. چون هیچ وەخت کەتاوە ئەم زندگیە ئێمە نەوگەسۆ ئەمما بۆیمە و بۆ ئەگەینە خودکوشی، بۆ ئەگەینە تەباهی، بۆ ئەگەینە لەبین چوون، بۆ ئەگەینە ڕسوایی، چون مەسیرێکە تەی ئەەکەین تەحوڵی تیانە، مەسیرێکە تەی ئەەکەین تەغییری تیانە. دوونا و دوونبوونی تیانە. بەم دەسۆ لە وردترین ارتباطاتە ئینسانی و عاتفیمان ئێمە معمولاً کەمتەرخەمین، معمولاً بێخیاڵین و معمولەنیش گشتمان شاکین، معمولەنیش گشتمان بەجێ ئەوەی کە خۆشەویستی بین بە یەکتر، تەنەفر ئەدەین بە یەکتر، بەجێ ئەوەی دەسەڵات دروستکەین بێدەسەڵاتترەوین، بەجێ ئەوەی واقعەن منفعەت تەڵەب بوین، واقعەن تەباهیکەر خۆمانین، واقعەن ئێمەمانانێک کە عاشقە پوڵین و هەر کارێ بۆ پوڵ ئەەکەین و هەرچی شتە ئەیفرۆشین بۆ پوڵ. ئەمە نیشانەدا ئێمە منفعەت تەڵەبین. دەیکا کە تۆ نۆکەرە دەوڵەتێکی ترویت حقوقە زیاترە یاخود ئەربابە خۆتویت، کامیان منفعەتە زیاتری واتیە؟ کاکە تۆ کڵاو بنێتە سەر براکەت پوڵە براکەت بخۆی منفعەت تەڵەبیە، یا ئەوەی کە تۆ لەگەڵە براکەتە ئیتحاد بکەی نەفەرێک بێت و دوان یەک بازوو بێت و دوو بازوو کار بکات و تۆلیدە سروەت بکات، تۆلیدە قودرەت بکات؟ کامیان؟ 20 ئامۆزاک بۆ یەکتری بکوتن، ئەمە منفعەت تەڵەبیە؟ یا ئەوەی کە 20 ئامۆزاک بەرئەساسە منفعەتە خۆیان بتوانن بنەمایەکی بتەوی خانەوادگی دابنێن، زندگی و قودرەتێکی اجتماعی و اقتصادی دروستکەن؟ من باوەڕم بەمە نییە کە ئێمە منفعەت تەڵەبین، ئێمە ئەسڵەن نافەهمین منفعەت چییە. بۆیە تۆ وەختی هەڵەگەڕی تۆژی کابرات دەهاتیە تەوسعە پەیان نەکردگە، تەوسعە یعنی وسعەتدان، یعنی پانوبەرینکردن. ئینسانێ پانوبەرین نەکریا بەسۆ. یعنی چی؟ بزانن ئینسان ڕۆشتە فیزیکی ئەکا، ڕۆشتە عەقڵی ئەکا، ڕۆشتە کەلامی ئەکا، ڕۆشتە عاتفی ئەکا، ڕۆشتە اجتماعی و ڕەوابەتە اجتماعی ئەکا. چەنی لە ئێمەمانان ئەم مەراحەلی ڕۆشتمانە تێی کردگە؟ واقعەن خەڵوەتکەین دەکە خۆمانە. بۆیە بۆ ئێمە ڕەوابەتە اجتماعیمان فقط پێمان بە ئرسگەیگە و لە ئاخری مەرحەلەی خەریکە تەواویە لە بینە چیت. ئەسڵەن ئێمە فکرمان نەکردگەس و برابوون یعنی چی، خۆیشبوون یعنی چی، قەوم و خۆیشبوون یعنی چی، پێمان بە ئرسگەیگە. بۆیە بەجێ ئەمەی بەتەوتری بکەین و قودرەتی لێ دەربێرین، وتی و خالە زەنەکی و ئەینە اتفاقاتێکە لە ناو ڕۆمان جەنگ و سوڵحا کەفێ، ولی اتفاقێکە کەفێ شەڕێ بە ناو شەڕ ناپلەۆن تێتە ناو خاکە موسکۆ. و ئەم خانەوادانە هەر کامیان بە نەوعێک لەگەڵ مەرگا مواجهەون، لەگەڵ نیستی و نابودیا مواجهەون، لەگەڵ ئەمەی کە ئەم دنیا قیرە قابلە پێشبینیە و لە لەحزەیەکە ئەتوانێت تۆ لە عەرش بات لە فەرش مواجهیان نەکات.
لە پوچگەرایی و نهیلیزم و زندگیە بێمەعنای ئەشرافیان دووچارە ڕەو و دەرچوون و ترسە مەرگ و زەبتبوون و خیانەت و ئەمانەیانە ئەکات لەگەڵ مەرگا ڕوبەڕوویان ئەکاتەوە. چەندێ لە ئێمەمانان تەجروبەی نیستی و نابوودیمان کرد. ئەتوانین تەسەووری کەین نیستی و نابوودی چه شەکڵیە. اتفاقێکە بۆ ئێمە کەوتگە عمومیکردنە سەرگەرمی و ئینترتەیمنتە. سەرگەرم کریاگین، سەرگەرمی. بۆیە تەبیعەتەن لە فرە حەوزەیەکە ئێمە پان و بەرین نەوگین، وسعەتمان پێیان نەکردگە. داهاتی بە معنایە بچووک بوون، کەمبوون، لە مەجموعەیەکی کەمابوون. بۆیە ناتوانین ڕەفتارەکان بخوێنینەوە، چ لە زندگی شەخسیمانە، چ لە حەوزەی سیاسیە، چ لە حەوزەی اقتصادیە، چ لە حەوزەی عاتفیە. وسعەتمان پەیان نەکردگە. بۆیە عاجزین حتا لەوەی کە زندگی کەین. باوەڕکە ئەکسەریەتە ئێمەمانە نان کە ئەخۆین سک پڕەکەین. مهم نییە تۆ کەواو ئەخۆی، گۆشت ئەخۆی، گۆشتە بلدرچین ئەخۆی، کەو ئەخۆی، تۆ فقط سک پڕەکەی، فقط سک پڕەکەی. مهم نییە تۆ دۆلارە بوێت، تۆ فقط دۆلارە بۆ ڕقەمەکەی گەرەکە. نازانی چه ئەستفادەیەشێ لەم سەروەتە بکەی، چۆن لەزەتی هەز ئەم سەروەتەکە هەست. تۆ ناتوانین لەزەت بووی، ئێمە ناتوانین لەزەت بووین لە بوونە ئینسانیمان، ناتوانین معنا بدەین وە زندگیمان. ناونە هەڕامان نەیەکردوە شوێنە پوو. باوەڕکەن ماشینێکی پرشیا، ماشینێکی مۆنیکا معنای زندگی نییە. باوەڕکەن ئێوە ئەو ماشینتانە بۆ یەگەرەکە خەڵکی سرنجە خەڵکی پێ ڕابکێشن. جامعەیە کە سرنجی بە ماشین ڕاکێشریا نابود بووگە. ئەم جامعە محکومە بە فەساد. هێلنە ئەم جامعە، هێلنە ئەکەوێتە خۆکوشتن، ئەکەوێتە خۆ خواردن. تۆ فکر مەکە تۆ زەرەنگی، ڕەوەندە زندگی وات پێیەکە. من ئەم دیبەیتەی ڕۆمانە جەنگ و سۆڵح ئەدامە ئەدەم سەواری ئەەکەم بەروەزعیەتە ئەمڕۆیە ئێمە. بەڵام ئێستا تەلەفۆنێکم بۆ تێ دوو جار لە کاتە دیبەیتەکە تەلەفۆنیان کرد بۆ خاترەوەی نەوادا کارێکی مهم بێت. من حتمەن ئەشێ ئەم دیبەیتە تەواوکەم لەگراوە ئیدامەیە بێت. لایەوە خۆش.